بازاڕی لەنگە شوێنێک بەهۆی چەندین تایبەتمەندی لە بازاڕەکانی تر جیای دەکاتەوە، هەرزانی و کوالێتی باش و جۆراوجۆری کاڵاکانە. کاتێک لە هاوڵاتیان دەپرسی هۆکار چییە ڕوو لە بازاڕی لەنگە دەکەن، پێیان وایە قەیرانی دارایی و نەبوونی پارەوای کردووە ڕوو لە شوێنە هەرزان فرۆشەکان بکەن. هەدوی دەتیشتەتی مارکە دەکرێت لۆدەی لەنگەی دەکرێت ئێستاگە لەنگە ناعیلاج نەبی هەر لەبەر ناکەی کە پیسە ئەوە دە بەکار هاتێ لە خارج هەموو لێ دێتە ئێرانە بەکاردەینن ئاتوش دەینی لە بە منداری خۆتەکەی ئەگە نەبوونی نەبی وەڵا لە بە ئەم یەک بەخۆم لێیان ناکڕم ئەگە هەم ئێستاماکەەوە لاگەکمان کڕی لۆم داستاوە بای 20,000 ئێستا لەویدی بکڕێت و پارچە دەرێ 20,000 یەک هەرزانی بازاڕەکەی بەراورد بە بازاڕەکانکە یەک قەیرانی دارایی حتمما خەڵک ئەتوش بە ئێستاکە ئەمنیژم هەر کەسەکە لە قەدەر جیرفانی خۆت و لە قەدەر وەزئی خۆت ڕوو لە شوێنە دەکەی کە لەگەرە تو دەگونجێ هەموو شتێکی لێ سعرێکی فەرقەیە لەگە بازاڕی گەورە لەگەر زیدی وڵا ئەشیاکە هەرزانە لەبەرەوەندەی مەعاش نییە و یعنی عالم پەشی دەکا گە عالم پارە هەبی دەستە مۆڵەکان هەرچی دوکاندارەکانیشن جەخت لە باشی و هەرزانی شتومەکیان دەکەنەوە، بەڵام نیگەرانی ئەو فرۆشیارانە ئەوەیە قوڵبوونەوەی قەیرانەکەوای کردووە زۆرێک لە هاوڵاتیان پارەی لەنگەشیان پێ نەبێت و زۆر جار وەک خۆیان دەڵێن ناچارن بە نرخی خۆی شتەکانیان پێ بفرۆشن. شیاکانی هەمووی نەرویزیە و سویدیە و هەڕادی شایستە عالەمیش بێ مەعاشە و باشترین قەمسەڵ ئێستامە دەفرۆشین بە 5,000 عالەمیش دەستەڵاتی نییە بستێت ئەشیای نوێ بکرێت شتەکانی مەش لەجێ خۆی هەمووی گرانەوانە مارکەی سویدی دێ و نەرویزیە و هەر ئەوانەیە عالەم پارەی لەنگەی نەک نوێ زۆری فەرقی دێ لەگە پار و پێرار لەنگەلەوەتی هەیە هەم لە ڕووی کوالیتیەوە هەم لە ڕووی هەرزانیەوە باشە ینی لە چاو ئەوەی بازار کە هەیە و زۆر گرانە خەڵکەکە پێشتریش هات پێشم قەیران پارەکەم بۆتەوە خەڵکەکە دێت ئێرە ئیسفادی زیاتر لێکە ئەوەی ئەیبینی بۆ نمونە لە ڕووی کوالیتیۆگە لە بازار ئەوانە تەمەشاکەی هەیە 20,000 25,000 تا 30,000 40,000 لێرە بە 5,000 بە 10,000 شتەکانمان هەڕاجیە مەسەرەن لە هەنە شوێنەیە شتێن بە 15,000 بە 7,000 بە 10,000 زۆربەی شتەکانمان هەڕاجیە جا لەنگەیش فەرقیە بە تاکیت زۆربەی شتەکانیان نەمیە ڕاجیە یعنی شتی گرانی هەمی شەڕی سەری مناسب بازارەکە وەک جاران نەماوە ینی بڵێ بازارەکە هەیە بەس بە حکمیەوەی داوام نییە پیان شەمان و ژمان و شەمان ئەو سێ ڕۆژە ئەتوانیم لێ قەرەباڵەخترە بە زەگنا ڕۆژەکانی تر سفرە بازار هەر نییە. لە شاری هەولێر چەندین بازاڕی جۆراوجۆر هەن کە زۆرترین خەڵک ڕوویان تێدەکەن و بازاڕی لەنگەش بە یەکێک لە بەناوبانگترین بازاڕی هەولێردا دەندرێت، بەڵام بەهۆی بڕیارێکی شارەوانی و قایمقامی هەولێر زۆرێک لەو مێزانەی لەسەر شەقامەکان دانرابوون لادراون و ئەمەش وای کرد خەڵکانێکی زۆر لە کار و پیشەکەیان بێبەش بن. بەشێکیش لە کاسبکاران پێیان وایە بڕیارەکەی قایمقام و شارەوانی هەولێر ئامانج لێی لاوازکردنی ئەو شوێنانە و قەڵەبارەخکردنی چەند مۆڵ و بازاڕێکی کەسانی دەست ڕۆیشتووە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.